زۆر سپاس هەباڵجان، سڵاو بۆ خۆت، بۆ بینەری بەڕێزی ڕوونایی تیوی، هەروەتر سڵاو و ڕێزم بۆ هەواڵی خۆشەویست کاکە دکتور کامەران هەیە. شتێک ڕاست بکەمەوە، ئەس نە دکتورم ببوورە، ئەس عەلی کەریممە. بەڕاست ئەمە پرسیارێکی گەلێ گرینگە، چی بەسەر کوردی باشوور هاتیە؟ کوردی باشوور بە درێژایی مێژوو کوردێکی بە هەڵوێست، کوردێکی شۆڕژگێر، کوردێکی فیداکار، کوردێک بۆکە لە مقابل سەددامدا ڕانەوەستاوە، لە مقابل سەددامدا بێدەنگی نەکردووە. ئەمە چی بۆ دەبێ بەڕاستی وردبینێکی تەواو بکەین لەباری فەلسەفی، لەباری سایکۆلۆژی، لەباری کۆمەڵناسیەوە کە چ بۆ بەسەر کوردی باشوور هاتۆ کە ئاوا ئەو ڕۆکانە لە دنیای کوردایەتیداوە، لە دنیای لە جیهانی دیاسپۆرا و لە جیهانی چوارپارچەی کوردستاندا ئەوان ئاوا بێ هەڵبێست ماونەوە. حقیقەتەکەی ئەوەیە کە من تێدەگەم لە کوردی باشوور دوای ئەوەی کە 40-50 ساڵ ئەنفال، کیمیاباران، زندان، سجن، پێشمەرگایەتی سێدارە، دواتر 30 ساڵە لە ژێر ڕچێف و سەیتەرە و هێژمۆنی سەرکردایەتی کووردا دەناڵێنن. ئەو تەجروبەیەی کە دوای وەی کە دوژمنێکی بەناوی عەرەب یا بەناوی دەوڵەتی عێراق ئەم هەموو کارستاتەی بەسەر باشوور هێنا، هەر لە ئەنفال هەر لە کیمیاباران، دواتر ئەوان پێیان وابوو کە دەریای دەرگای بەحەشت، دەریای ئازادی، دەرگای هەموو خۆشیەکانی جیهان لە زەر دەستی سەرکردایەتی و دەوڵەتداری کووردا بۆیان دەکرێتەوە. بەداخەوە دروست هەموو شتێک بەعەکسەوە دەرچوو، نەتەنیا دنیایەکی خۆش و بەحەشتێکیان سەرکردایەتی کورد لە باشوور بۆ میلەتی خۆیان نەکردەوە، بەڵکو ئێستاکوونێ بە شاهیدی هەموو خەڵکی باشوور خەڵک خۆزگە دەخوازێ، دەڵێ بریا هەر لە ژێر سەیتەرە و لە ژێر چەپۆکی سەددام حوسێندا مابین. بۆەوەی کە کورد ئەو ڕۆکانە لە باشوور دزراوە، تاڵان کراوە، زمانی براوە و بەڕاستی هێژمۆنیەک دروست کراوە بە تایبەت دوای ئەوەی کە ئەوان بە هەزار فێڵ و تەزویر و ئینتخابات و دزینی دەنگی خەڵک توانیان ئەکسەریەتی پارلەمان بەدەست بێنن و لەو ڕێگایشەوە توانیان بە پارە و پولێک کە زۆر لەلایەن هاوپەیمانی خۆیان لەلایەن تورکیاوە پێی دەوڵەمەند بوون، لە ڕێگای دزیەوە پێی دەوڵەمەند بوون، پارتی دموکراتیا، پارتی بارزانی زۆربەی ڕۆشنبیر و نوخبەی باشووری کوردستان بکرێت. ئەو کڕینی نوخبە و بێدەنگکردنی ڕۆشنبیر و ڕووناکبیری باشوور لەلایەن پارتی بارزانیەوە ئەو بێدەنگەی دروست کردووە کە جەنابت دەفەرمووی و ئەو هەموو بەرژەوەندێ زەبەلاحەی کە بنەماڵەی بارزانی لەگەڵ دەوڵەتی ئاکپارتی و لەگەڵ دەوڵەتی تورکیا هەیانە بۆتە ئەوەی کە بەڕاستی هەمویان بێدەنگ بکەن. بەرژەوەندێ ماڵیەکە ئەوەندە زۆرە کە ئێمە دەبێت لە خەیاڵدا فکر لە فێرعۆن و فکر لە دەوڵەمەندەکانی دنیاە بکەینەوە. ئەوان لە هەموو کەسێک ئەو ڕۆکانە دەوڵەمەندترن، بۆیە کێیان پێ خۆش بێ لە نوخبە و ڕۆشنبیر بەداخەوە دەیکڕن و خەڵک بێدەنگ دەکەن بە هەر جۆرەی بێت. ئەوە تا تۆ دەبینی ئەوە چەند ڕۆژە 6 دانە ڕۆژنامەوانی بادینان ئەوە دووبارە دادگای حتا ئەوان توانیمانە دادگای تەمیز بکڕن. ئەوەی کە دوێنێکانە حکمی دادگای تەمیز درا هیچ ئیتر مبەڕیرێک نەماوە، هیچ لۆجیکێک نەماوە بەغیر از ئەوەی کە دادگایان کڕیوە. ئەو حکمەی کە دوێ نەدراوە لەسەر دادگای تەمیز ئەو 6 ڕۆژنامە نووسەی بادینان معلوم پێمان دەڵێ بە هەموو کەسێکی دەڵێ کە کاکە ئەوە حکمی پارتی بوو، حکمی پاراستن بوو، حکمی کوڕەکەی مەسعود بارزانیە، تەنانەت ئامۆزاکەیان کە سەرۆکی هەرێمە بەو حکمە ڕازی نییە، بەڵام ئەوان دەیکەن بۆ چونکە ئەوان دەسەڵاتیان بەسەر هەموو جنگەکاندا هەیە. تۆ سەیری پارلەمان بکە، ئەو ڕۆ 29 پارلەمان دەڵە کاکە ئەو حکمە زوڵمە، بەڵام لەولاوە دیسانەکانە نوخبە و ڕۆشنبیر بە ئیسلاحی پارتی هاتون دەڵێن کاکە
ئەوە سەروەری دادگایە، ئەوە سەروەری یاسایە. تەوەرە تۆ ئەو چاواشەکاریە چۆن بە کۆمەڵانی خەڵک دەڵێ. لەلایەکی دیکەشەوە ئەوە فاکتەری دووەم ئەوەیە کە ئێمەمانان بەڕاستی کەمکارین. ئێمەمانان دەبێت زیاتر حەول بدەین بۆ ڕۆشنگەری. ڕۆژنامەنووس، خەباتکار، ڕۆشنبیر، نوخبەی سیاسی لەوبەر لە ئۆپۆزیسیۆن هەروە دکتور کامەران کوتی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ئەوڕۆ تێکەڵ بوون. کەس نازانێت چێ ئۆپۆزیسیۆنە چێ دەسەڵاتە. ئۆپۆزیسیۆنیشان کڕی، ئۆپۆزیسیۆنیشان بە پارە و بە مەعاشی مانگانە کڕیوە. بۆیە خەتەرێکی گەورە من لە باشوور دەبینم و هیوادارم خەڵکی باشوور بێنە سەرخەت نوخبەی باشوور و ئەو زوڵم و زۆرەی قبول نەکەن. ئەوەی کە ئەوڕۆ لە پێش چاوی خەڵکی باشوور لە براکانمان، لە هەواڵەکانمان لە باکوور دەکرێت، لە ئاواشین دەکرێت، لە زاب دەکرێت، لەو شەڕە گەورەی دەکرێت کە تورک بە تۆبزی هاتووە و خاچی هەرێمی کوردستان و خاچی عێراق داگیر دەکا و ئەو شەڕە نابەرابەرە لەگەڵ گریلاکانی باکوور دەکات لە خاچی هەرێمی کوردستان. نەدەبوو ئەو ڕۆکانە هەرێمی کوردستان بێدەنگ بێ، نەدەبوو کۆمەڵانی خەڵک بێدەنگ بن. من پێشنیاریان پێ دەکەم بەڕاستی نقطەیەکی تاریخێ، موقفێکی تاریخێ مەهێڵن ئەو خراپەیە بێتە سەرشانتان. کۆمەڵانی خەڵکی سلەیمانیم، کۆمەڵانی خەڵکی هەڵەبجا، ئێوە بە قارەمانەتی و بە ئەوە نێوبانگتان هەیە، خەڵکی هەولێر و بادینان ئێوە بە ئازایەتی نێوبانگ و هەیە. ئەو ڕۆکانە خەریکن هەمووی ئەو ڕابردووەی خۆتان پاک دەکەنەوە لە بێدەنگیتان. بێدەنگ مەبن، دەنگ هەڵبڕن، تەمکین مەکەن، مەستە ژێر چەپۆکی بنەماڵەیەکی وەک بنەماڵەی بارزانی کە تەقریب دەتوانم بڵم زۆربەی جوندەکانیان کڕیوە و لەبەر بەرژەوەندی دۆلار و لەبەر بەرژەوەندی پەترۆڵ لەگەڵ بەرژەوەندیان لەگەڵ ئاغاکانیان کە تورکیا بێت ئەوە خەریکن هەموو کوردستان دەفرۆشن، خەریکن هەموو کوردستان سەرنەوی دەکەن. من پێیان دەڵێم تکایە خەڵکی باشووری کوردستان ئەو تەحەدای تورکیا قبول مەکەن، ئەو کۆیلەبوونەی پارتی قبول مەکەن، چونکە ئەوە کۆیلەبوون نەبێ هیچ شتێکی دیکەن. دکتۆر ببرن رێزار کەریمی دڤردە ئەمێ li bendê bin ku dewleta Tirk Başûrê Kurdistanê dagir bike hinga malbata berzaniyan pedeke bizane ku dewleta Tirk ji bo dagirkirina Kurdistanê hatiye ne ji bo mijara ku tînin ziman pekekî. هەواڵجان ئەوەی کە ڕاستی بێت ئەم ڕۆکانە بەرژەوەندی بەشێک لە دەسەڵاتی کوردی باشوور وەها گرێدراوی بەرژەوەندیەکانی ئاکپارتی و خودی ئاغای ئۆجەلانە کە زۆر زەحمەتە کۆمەڵانی خەڵک بە ئاسانی لێی تێ بگەن. بەرژەوەندیەکەی یەکجار زەبەلاحە، بەرژەوەندیەکەی یەکجار گەورەیە و ئەوجار لەلایەکی دیکەوە هیچ شک و گومان نابێ بمێنێت بۆ هیچ پارچەیەکی کوردستان کە ئەوڕۆ دەسەڵاتی باشوور کە دەبوو چرای ئومێدی هەموو تاچێکی کورد لە هەموو چوارخوشبنی دنیاە و لە هەر پارچەیەکی کوردستان دەبوو چرای ئومێد باشووری کوردستان باە و ئەو دەوڵەتە ببا بە ئومێدێک و بە پشتیوانەیەک بۆ هەموو خەباتکارانی کوردستان. بەداخەوە ئەم بەشە لە کوردستان دوای ئەوەی کە ئەو وەزع باشەی بۆ دروست بۆ دوایەوەی کە ئەو نیمچە سەر بەخۆیشی بۆ دروست بووە بەداخەوە لەلایەن خودی کوردەوە داگیر کراوە، لەلایەن خودی کوردەوە لەلایەن کۆمەڵێک بەکرێگیراوی کوردەوە دەسەڵاتێک لە باشوور دروست بووە کە تەواو بوون بە مۆرە و عاملێکی داگیرکەرێکی گەورەی وەکو تورکیا. ئەوە لەلایەکی دیکەوە دەبوو ئەو ڕۆکانە کۆمەڵانی خەڵک لە باشووری کوردستان ئەم ڕاستێ سادە و وازحە تێبگەن و بێن بەڕاستی ئەم دەسەڵاتی بنەماڵەیە داماڵێن و لە خۆیانی دوورکەنەوە. لەلایەکی دیکەشەوە دەبێت ئەوە قبول بکەین کە ئەو ڕۆکانە بەهۆی کەمکاری نەزانینی لۆبی کوردی کە لە دەرەوەی وڵات نەیتوانیوە ئەو وەزیفەی خۆی بە ئەنجام بگەێنێت کە عەتفی دەوڵەتانی دەرەوە بەلای خۆمان بچێشێت، ئەوەیە کە دەوڵەتانی جیهان بەڕاستی دەبێت قبولی بکەین چرایەکی سەوزیان بۆ تورکیا هەڵکردووە. ئەگەر چراکەشیان هەڵ نەکردبێت لی بێدەنگ بوون. خودی بێدەنگی
نیشانەی ڕزایەتە. ئێران دەنگ ناکە، ئەمریکا دەنگ ناکە، بریتانیا دەنگ ناکە، ئەمە ئاڵمان دەنگ ناکە لەبەر بە مبڕری ئەوەی کە گوایە تورکیا بەشێکە لە ناتۆ، دەوڵەتێکی زلهێزە، ڕێگای سەر ڕێگای ئوروپا و ئاسیایە و ئەوان دەتوانن زەبەلاح بیزنس بکەن لەگەڵ وڵاتانی ئەو بەری تورکیا و لەگەڵ خودی تورکیا مەدانێکی بازاڕێکی گەورەی ئەکۆنۆمی و اقتصادێ بەداخەوە لەوەیدا کورد تا ئێستا بێکەس بوو. کاتێک دەوڵەتانی هاوپەیمان، دەوڵەتانی نێونەتەوەیی پێویستیان بەوەی دەبێت دێن بە بەژن و باڵای کورد هەڵ دەڵێن کورد ئازایە، کورد شەڕی داعش دەکا، کورد ئەوە دەکا. بەڵام هەر ئەو کاتی کە گریلاکان و شەڕەبانەکان لە ڕۆژئاوا پاڵەوانەتیان دەکرد، قارەمانەتیان دەکرد، هەر ئەو کاتی دوژمنێکی پیس و گڵاوی وەکو داعش لە تورکیا دەحەسایەوە. و ئەوە نەبێ کە غەرب ڕۆژئاوا ئەوەی نەدەزانی. ڕۆژئاوا زۆر باشتر لە من و تۆ لە هەموو خەڵک باشتری دەزانی کە بەشێکی زۆر یارمەتی داعش لەلایەن تورکیا و لەلایەن خودی ئۆردۆغانەوەیە. ئۆردۆغان پێی خۆش بوو دەوڵەتێکی ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا لە ویلایەتی مووسڵدا بمەزرێت و ئەوە ئارەزویان هەبوو. دەبێ ئەوڕۆ جیهان لۆبی کوردی ڕۆشنبیری کوردی بڕوا بە جیهان بڵێ ئەوەی کە نەیهێش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەوڵەتی ئیسلامی خلافەتی ئیسلامی لە دوای حملەی داعش لە 2014دا بمەزرێت، ئەوە شەڕەبانە پاڵەوانەکانی کورد بوون. بەڕاستی دەڵێم ئەوەی کە ئەو ڕۆکانە ئێمە دەیبینین نە لە پای پاداش و ئەو گەورەیە و ئەو قارەمانەتی و ئەو مقاومەتەیە کە شەڕەبانەکان لە ڕۆژاوای کوردستان کردیان، گریلاکان لە باشوور و لە باکووری کوردستان کردویانە. ئێمە دەبوو زۆر زیاتر لەوە داوا بکەین لە غەرب. ئەخر ئەگەر شەڕەبان نەبایە داعش ئەم ڕۆکانە لە قەندیل بوو. ئەگەر داعش لە قەندیل بێت ئەتۆ بزانە لە ڕێگای تورکیاوە هەموو ئوروپا دەکەوێتە خەتەر، ئێران دەکەوتە خەتەر. رێزار کەریمی یا کوژی کوردارە مهم و هەر کەس نها بەحث دکە نە چما هێزن ڕۆژاوایی دەولەتا ترکناسێکی نها تشتا و پێویستە چما هێزن کوردی نابن یەک هەلبەستە دەنگی خۆ دەرناخن بەرامبەری وێ داگیرکردی. ئێمە زۆر حولی ئەوە دراکە دەبوو ئێستا کورد لە هەزارەی سێهەمدا و دوای ئەوەی کە ئەم هەموو خەتەرەی هاتە سەر، دوای ئەنفال، دوای هەڵەبجە، دوای ئەوەی کە دیفاکتۆیەک لە باشووری کوردستان دروست بوو، پارلەمان و حکوومەتێک زۆر کەسایەتی حولیاندا کە دەبێ کورد پێویستی بە کۆنگرەیەکی نەتەوەیی هەیە، کورد پێویستی بە یەکگوتاری هەیە، کورد پێویستی بە لێکحاڵیبوون هەیە. بەداخەوە هەنگاوی گەورە هەڵێنرا بە تایبەت لە 2013 کە ئەمن خۆم شاهیدم کە بۆ کۆنگرەی نەتەوەیی کۆمەڵێک هەموو هێزەکانی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان لە هەولێر حازر بوون بۆ ئەوەی کە لە وەختی ئاوادا گوتارێکی یەکگرتوو لەلایەن مەرجەعێکی گەورەوە بێت. ئەمن زۆرم پێ باش بوو کۆنگرەی نەتەوەیی ببێ بە مەرجەعی هەموو کوردەکان. بەڵام تۆ دەبینی حتا بۆ ئەوەش ئێستا خودی شخصی مەسعود بارزانی خۆ ئیدعای مەرجەعیەت دەکا، بەڵام مەرجەعیەتێکە فقط و فقط بۆ بنەماڵەی خۆیەتی، فقط و فقط دەفکری مناڵی خۆیدایە، دەفکری نەوەی خۆیدایە. ئەخر مەرجەع دەبێت دەفکری هەموو مناڵی خەڵکدا بێت، دەبێت مەرجەع دەفکری هەموو کۆمەڵانی خەڵکدا بێت، دەبێت بەرژەوەندی هەموو کۆمەڵانی فەقیر و هەژار بپارێزێ، نەک ئەوەی خۆت لە عەرشی ئاسمان دەژی، خۆت لە فول کارەبادا دەژی، خۆ لەو هەموو پارە و پولەیە لە هەموو دنیادا بڵاوت کردوێتەوە بە کەیف خۆت و نەوە و منداڵەکانت دەژین، بەڵام خەڵکی فەقیر و هەژار نانی شەوەی نییە. ئەتۆ مەعاشی خەڵک دەخۆی، ئەتۆ پارەی خەڵک دەخۆی، ئەتۆ نەوتی خەڵک بە تاڵان دەدەی بۆ ئۆردوغانی. جا بۆیە حەقیقەت ئەوەیە کە و کاتێک ئەوە کارنامەکەمانە، کاتێک خۆمان دەبینین کە دەردەکە لە خۆمانەیە و نەیهێشت. ئەمن لە 2013 شاهیدم ئەوەی کە نەیهێش کۆنگرەی کوردی کۆنگرەی نەتەوەیی سەربگرێ شخصی مەسعود بارزانی بوو. ئەو بەزمی بەوە گرت بوو کە دەبێت ئەمن سەرۆکی هەر چوار پارچەی کوردستان بم، سەرۆکی کۆنگرەی نەتەوەیی بوو. کتیان کاکەوە نابێت، ئێمە 40-50 حیزبین، چوار پارچەی کوردستانین، کوردستانی باشوور لە دوو پارچەی دیکە بجووکترە لە باری جەمعیەت و مساحە و جوغرافیاوە.
دەبێ وەرن کاکە بە نۆبە بێ بەسەرە بێت کوتی ناکەم قبول ناکەم وتیان کاکە با هاوسەرۆکایەتی بێ کوتی نا هاوسەرۆکایەتی من ناکەم لەگەڵ ژن چۆن شتی ئاوە دەبێت ئەمە نەیکرد و کۆنگەرەی لە ماوەی 24 سعات 48 سعاتدا کۆنگەرەکەی تێکدا ئەتو تەسەور کاگە ئەو ڕۆکانە کۆنگەرەیەکی نەتەوەیی هەبایە ئێمە دەمانتوانی بریاری یەکگرتوو بدەین بە دژی هەموو ناحەزانی میلەتی کورد و دەبوو بریارێک بدەین کە گریلا لە زابوو لە چی پێ دەڵێن لەو منتەقانەی کە ئەو ڕۆکانە لە ئابەشین و ئەوانە تووشی ئەو عەزاب و نەکبەتێ نەبن دەبوو ئەو ڕۆکانە کۆنگەرەی نەتەوەیی بریاری دابایە بۆ هەر چوار پارچەی کوردستان ئەی کوردینە وەرن فریای گریلاکان بکەون ئەی کوردینە وەرن هاوپشتی و هاوپەیمانی گریلاکان بن بەڵام تۆ دەبینی هیچ مەرجەعێک نییە و خەڵکەکەش بۆ خۆی ئەوە خەریکی ڕۆژوگرتن و خەریکی خوشگوزەرانی و خەریکی بێمەعاشی و خەڵکی ئەوەیە و ڕۆژاوای کوردستان ئەوە باشە بەڵام ئەوە تا دەبینی لە باشووری کوردستان خەڵک لەبەر بێمەعاشی و لەبەر ئەوەی کە بەڕاستی زۆقی سیاسەتیان نەماوە زۆقیەوەیان نەماوە هەرچی کردیان ئاخرەکەی خیانەت تووشیان بوو ئەوەیە کە بێتەفاوت بوون خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانیش ئەوە حیزبەکانیان هەمووی بوون بە لکێک بوون بە لقێک لە بنەماڵەی بارزانی و بەداخەوە مووقفی کوردەکانی ڕۆژهەڵاتیش زۆر خراپە زۆر خەتەرێکی گەورەیە هەواڵجان ئەویش ئەوەیە کە ڕاست دەفەرمووی یعنی ئەوەی کە ئەوڕۆ تورک دەستی پێکردووە لە قانونی نێو جیرانەکاندا ئەو دوو دەوڵەتەیدا باسی 5 کیلومتر و 10 کیلومتر کراوە ئەوان زیاتر لە 70 کیلومتر هاتوونە ژوورێ و سەرکردایەتی کورد باسی هیچ ناکا ینی ئەو قسە و مزایدانەی کە ئەوان لە سەردەمی ڕێفراندۆمدایان کرد کە دوژمن ناتوانێت بێتە ناو خاچی کوردستان چیچی ئەوە هەمووی هاتە سەر سفرە هەمووی سفرەوە دەبێت ئەو ڕۆکانە بە چاویان دادەینەوە کە کاکە ئێوە نەتەنیا مزایدەتان کرد بەڵکو ئەسەن بەلاتانەوە گرنگ نییە کە دایکی نیشتیمان تەحەدای لێ دەکرێت کە وڵاتەکە خاچی نیشتیمان تەحەدای لێ دەکرێت لە ژێر دەبابە و پۆستاڵی عەسکەریدا ئەوە دەتلێتەوە ئەوە حەقیقەتێکە کە بەڕاستی دەبێت ئەو ڕۆکانە ڕاستڵەچینێک ببێت لەلایەن هەموو ڕۆشنبیر و نوخبە و ڕۆژنامەنووسی کوردەوە کە ئەمە ئیتر ئەمە نابێتە قبولکردن ئەوە تۆ سیر کە ئەوە نەتەوەی کۆنگەرەی نەتەوەیی بۆم باسکردی لە پرسیاری پێشودا بەڵام تۆ وەربزانە کوردستان بە ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵاتی زۆنی سەوز و زەردیشەوە و بە لایەنەکانی دیکەشەوە سێ چوار حیزبی دیکەشەوە پارلەمانی هەیە تۆ بزانە ئەو پارلەمانە چەند کارتۆنیە ئێمە بە سەدامیمان دەکوت کە پارلەمانی کارتۆنی دروست کردو لە هەولێرەیە بەڵام تو سەیری پارلەمانەکەی ئێمە بکە هەمووی بۆتە فۆتۆمۆدل هەمووی بۆتە مزایدەکردن هەمووی بۆتە خۆڕانان هەمووی بۆتە فەیسبوک چۆن پارلەمانتار دەبێ ئاوا بێت چۆن پارلەمانتار دەتوانێت بۆم بێمۆقف بێت ئەوڕۆ 27 پارلەمانتار هاواریان کردو لەسەر دادگای تەمیز کەوتە ئەو حکومە زۆر پیسە ئەو حکومە غەڵەتە دیسانەکانە کۆمەڵێک لەو لای 50 پارلەمانتاری دیکە هاتوون دەڵێ سەروەری یاسا پێشێل دەکەن کاکە ئەگە سەروەری یاسا ئەوە بێت بڵێ پێشێلی دەکەین ئەگە سەروەری یاسا ئەوە بێت کە قازێکی تەقاعودی خەڵەفاو دەچێ بە ئەمری پاراستن حکمێکی ناڕەوا دەدا ئەمە دەبێت بێ ڕسوا کرێت حقیقت ئەوەیە کە ئەو ڕۆکانە ڕێزدار کەریمی پارلەمەنتەر لکوونە ڕاستە ئاڤاهیە پارلەمەنێ دەستێ دەسەڵاتە پەدەکێدە ئەما دەنگێ پارلەمەنتەران ژی قەت نایەن وایە زۆر ڕاستە ئەویش ئەوەیە کە کێشەیەکی گەورە ئەوڕۆ لە بزابی کوردیدا هەیە کێشەیەکی گەورە ئەو ڕۆکانە لە ناو نوخبە و ڕۆشنبیر و سیاسەت مەدار و سەرکردایەتی کورتەیە بەبێ پارتی ئەویش ئەو کێشەیە دۆلار ئەم ڕۆکانە زۆربەی ئەو تاکانە لەبەر دۆلار دەچەمێنەوە دۆلارەکە ئەوەندە بە قووەتە دۆلارەکە ئەوەندە نیعمەتە ئەوەندە شتە ینی کەس خۆی لەبەر ناگرێت ئەوە کێشەیەکی گەورەیە ئەو ڕۆکانە خەڵک بوو ئەوەی کە ئاخر مۆدێلی سیارەی پێبێ ئاخر مۆدێلی وێلای پێبێ هەبێت ئاخر مۆدێلی قەسر و قسووری لە وڵاتانی ئوروپی و جیهاندا هەبێت کاکە من بۆ هەموو شتێک دەکا
تۆ دەبینی خانمێکی زۆر جوان باش دەزانێ کە ئەوە عیبەیە کە ئەوە هەونێ ئەوە دروی شاخدارە بەڵام دێ دەڵێ ئەو تاییدی سەرکردایەتەکەی خۆی کە قڕانی بارزانێ تاییدی وان دەکا باش دەزانێ کە باوکی بارزانی کوشتوێتی باش دەزانێ کە مەرگ و کوشتن و مردنی زۆربەیان هەمووی جێگای گومانە منداڵەکانیان هێناون دەستیان بەسەر دادێنن و ئەو منداڵانەیان ئەوەندە $10 کردووە نازانن لێی بگذەرێن ناتوانن لێی بگذەرێن حقیقت ئەوەیە کە ئەو بەروبوومەی لە 2023 بەولاوە لەسەر دەستی ئەمریکا و ئاغای پۆلبریمێرەوە کەوتە عێراق و باشووری کوردستان چاوی هەمووانی چۆر کردووە ئۆپۆزیسیۆنێکی ڕێک و پێک دروست بوو لە 2009 باو فەرموو بزانە ئۆپۆزیسیۆنەکەیان کڕی ئۆپۆزیسیۆن لە کوێیە دەبوو ئەو ڕۆکانە دەب بە ئاوەکان بە سەرۆکی پارلەماندا بدەن دەبوو ئەو ڕۆکانە لە دمی ئەو ئەندام پارلەمانە بدە کە دەڵی فۆتۆ مۆدێلە دێ لە فەیسبوک دەڵێ ئەوانەی کە دژی بریاری دادگان سەروەری دادگا لە ژێر پێدەنێن نەخێر سەروەری دادگا خۆتان لە ژێر پێتان ناوە بۆیە دەبوو ئەو ڕۆکانە ئەو ئۆپۆزیسیۆنە ئەوەندە چالاک باە نەتەنیا دەبە دەبوو بەردیان تێبگرێ لەو سەرۆکایەتی پارلەمانە لەو ئەندام پارلەمانانەی کە ئەسڵەن شایانی ئەوە نین ئەخر خانمێکی 24-5 ساڵە دەڵی فۆتۆ مۆدێلە بۆ ئەندام پارلەمان دەبێت ئەوانیان هەموو برد بۆ ئەوەی کە پارلەمان سوکەن حکوومەتێکیان دروست کرد هەمووی خەڵکی نالەبار هەمووی خەڵکی ناشایستە هەمووی خەڵکی کە نایزانێ ناپرۆفیشناڵە وەرە فەرموو چاو لە وەزیرەکان کە پیاو پێ عیبەکەوە وەزیری کوردە وەرە چاو لە مدیر ئامەکان کە پیاو پێ عیبە بەڵام ماڵی بارزانی دەزانن چ دەکەن ئەوەیان کرد بۆ ئەوەی کە هەمووان بێدەنکەن هەمووان فێری ئەو ئاخڕەکەن کە ئاخڕەکە ئەوەندە خۆشە ئاخڕەکەش کاوجوی تێدانێ هەباڵجان ئاخڕەکە دۆلاری تێدایە دۆلار گەورەترین مشکل و نەکبەتی دنیاە ئەوڕۆ بە دژی خەڵکی فەقیر و زەحمەتکێش بە دژی خەڵکی خەباتکار بە دژی خەڵکی شۆڕژگەر ئەم دۆلارەیە کە بێبەها بەبێ سنوور بڵاوی دەکەنەوە میلیارد سوک بووە ئەمن لە بیرمە کاتێک تەلەبە بووم نەمان دەزانی میلیارد ببژێرین نەمان دەتانی تەسەوری کە میلیاردێک چەند سفری هەیە ئەمڕۆ کارە دەڵە کابرا 6 میلیاردی هەیە 8 میلیاردی هەیە 120 میلیاردی هەیە ئەندام پارلەمان باسی میلیۆن نەبێ ناکە بۆیە ئەوانەیان ئاوا چۆر کردووە حقیقت ئەوەیە کە سیاسەتی غەرب لە ساڵی 2023 سیاسەتێکی یەکجار قێزەون و گڵاو و پیس بوو بە دژی کۆمەڵانی خەڵک بوو بە دژی شۆڕژگێرەکان بوو و ئەو سیاسەتەی کە لە عێراق بڵاو بۆەوە گەندەڵەیەکی دروست کردووە کە ڕەنگە تا 40 ساڵی دیکە یەخە و بەرۆکی خەڵک و کۆمەڵانی خەڵکی عێراقێ بەرنەدا خەڵکی عێراقی برد بۆ قەحقەرا بردی بۆ نابودی ئەوەی کە بریمێر کردی بە پاڵ بە لۆری دۆلاری لە پێشتەرکردەکانی کوردەکرد ئەو ڕۆکانە دەبێت چاوی لێ بکەیت کە فەرموو ئەم دۆلارە چی لە خەڵک کرد ئەو ئەندام پارلەمانانە بەچی بوون بە ئەندام پارلەمان جاران خەڵکی بە وەچە خەڵکی شایستە دەبوو بە سیاست مەدار خەڵکی شایستە دەبوو بە ئەندام پارلەمان ئێستا کاکە هەرچی دوو ڕۆژان لەسەر شاشەی موزیع بوو بەیانی دەبێتە لە باشووری کوردستان دەبێتە ئەندام پارلەمان یا دەبێتە وەزیر تکایە بەڕاستی بە هەمومان پێویستە بە خەڵکی باشوور بڵین خەبەریان کەینەوە کۆمەلگای کوردی باشوور خەریکە هەموو کۆمەلگاکەش پێکەوە گەندەڵ دەبێت گەندەڵی چند دروست کردووە کە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکا وەک وایرسێک وایە وەکو کۆرۆنا وایە هەر ئەو دەیگرێ ئێستا ئینتخاباتی مانگی دا کە ئینتخاباتی نایە ئاساییە خەریکە دەست پێ دەکا کاکە کاندیدەکان ئەوەندە زۆرن پیاو نازانێ بڵێ چی کاکە بۆچی ئاوا خۆتان دەکوتن جاران دەبوو پچی بپارڕێەوە بە پڵەی کاک دکتۆر کامران تکایە ئەتۆ پیاوێکی شایستەی فەرموو ببە بە ئەندام پارلەمان ئێستا کونێ کاکە دکتۆر کامرانەکان یا ئەوانەی کە قابلن چوون لە ماڵە خۆیان دانیشتون بە دەیان موزیع و فۆتۆمۆدێل و نازانم چی شانۆکار و چی هاتوون دەبن بە ئەندام پارلەمان کوڕ کاکە عیبە ئەوەی کە ئەو ڕۆکانە لە سیاسەتی کوردی ئەو دموچاوی کە
سیاسەتمەدارەکان و نوخبەی کوردی باشوور بە جیهانی نیشان دەدەن لە لای ئاڵمانیەکان عیبەیە هەردوینە پێرێ ئەوە تا کۆنسولی ئاڵمانیا هەر پێی شەرمەکە کاکە و دانیشتۆ لەگەڵ دوو ڕۆژنامە نووسان چی بووە چ قەوماوە یعنی بووە کەس هەیە لەگەڵ ئەواندانە نیشتێ خەڵک لەگەڵ CIA دادەنیشێ لەگەڵ دەستگاهای جاسوسی وڵاتان دادەنیشێ ئەو جارەکانە ئەگەر دانیشتن لەگەڵ کۆنسول و لەگەڵ سیاسەتمەدار و لەگەڵ سیاسەتمەدارانی ئوروپی مەمنوعە ئەدی بۆ ئێوە ئازادە نەخێر هەمومان لەگەڵ ئەوانە دانیشتوین هەرچی ڕۆژنامە نووسە هەرچی باسی چالاکی سیاسیە هەرچی چالاکی مەدەنیە بەدەیان جار لەگەڵ کۆنسولی ئەمریکا لەگەڵ کۆنسولی ئینگلیز لەگەڵ کۆنسولی ئاڵمانیا دانیشتوین و قسەشمان کردو چاشمان خواردوتەوە ڕسمیشمانەیە ئەتۆ کاکە ئەتۆ شتێکی دیکەت لە ئەجێندایدایە دێنی بەوەی دەری دەکەی تکایە بەڕاستی خەڵکی باشوور وەزعی ئێوە لەباری سیاسی لەباری ئەخلاقی لەباری عرفی سنەتیەوە زۆر شکاوە لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە لە ناو نوخبەی جیهانەوە ئێوە وردە خەریکن دەبن بە میلەتێک دەبن بە کەسایەتایەکە کە خەڵکی تر خەڵک پێی وایە کە گەندەڵی خنکاندونی پۆزیسیۆنە خۆ بگوێرن و تێکەون پۆزیسیۆنێکی هەلوەستێکە نەتەوەی یەکەم شت کە دەکرێت ئەوڕۆ لە باشووری کوردستان بکرێت ئەویش ئەوەیە ئەو لایەنانەی کە نەچوونە نەبوون بە کۆیلەی بنەماڵەی بارزانی بە تایبەت لە پارلەمانی کوردستان بەڕاستی بێن حیسیەتی دۆڕاوی خۆیان حیسیەتی لە دەستوی خۆیان وەربگرنەوە ئەویش بەوە دەکرێت کە بێن ئەو ڕۆکانە پارلەمان دابخەن حکوومەت هەڵوەشێننەوە بڵێن ئەم حکوومەتە نە حکوومەتێکی میلیە نە حکوومەتێکی نەتەوەیە نە حکوومەتێکە لە بەرژەوەندی خەڵک حکوومەتێکە کە دزی کردووە حکوومەتێکە کە قاچاقچێتی کردووە دەبێ ئەمە ببێتە بە ئەجەندایەکی کۆمەڵانی خەڵک بە ئیزافەی لەگەڵ ئەو کەسانەی کە ئەوڕۆ لە پارلەماندا یەک تۆز زەمیر و ئەخلاقیان تێدا ماوە ئەوەش دەبێتە ئەو پارلەمانتارانەی کە لەلایەنی یەکێتی گۆڕان ئەوی دیکەن ئیسلامیەکان بەڕاستی یەک بگرن و ئەو ئابڕوچوونە قبول نەکەن و ئەو ئیدعادەی حیسیەتە بۆ خۆیان بکەن کە کاکە ئێمە نە لەگەڵ ئەو کۆیلانەی ڕاستە پارلەمانی کوردستان ئەو بریارە ناڕەسەنانە دەدا بەڵام ئێمە لەگەڵ نین ئێمە بە زۆری پێمان دەکەن ئەگەر ئەوان بێن مۆقفێک بگرن دڵنیایان دەکەم وەک چۆن لە 2016 پارتی بە زۆری ئەسلحە بە زۆری چەک پارلەمانی داخست و ئۆپۆزیسیۆنی دەرکرد و حکوومەتی هەڵنەوەشان وەزیرەکانی دەرکرد ئەو جارەش وا دەکا ئەو ڕۆکانە زۆر باش ئێمە دەتوانین لەباری لۆبیگەریەوە دنیا تێبگەێنین کە دەسەڵاتێکی بنەماڵەیی خێڵ پەیدا بووە بە ئومێدی ئەوەی کە سوڵتانی تورکیا ویلایەتی موسڵیان دەداتێ و ویلایەتی موسڵ بێتەوە سەرخاکی تورکیا ئەو تئۆریە ناڕەستەنەی کە تئۆریسیەنەکانی ئاکپارتی لە 15 ساڵی پێشوو وەکو داوودۆغڵو ئەوانە هێنایەنە باسکردن و ئەوانە ئەوە خەون و خەیاڵێک زیاتر نییە پارتی نابێ بەو خەونەوە هەڵسوورێ و لایەنگرانی خۆی بەوە ئومێدەوار کاکەس بەیانی دوو بەیانی ویلایەتی موسڵ دەدەن بەوان ویلایەتی موسڵ خەونە gelek spas Rêzdar Alî Kerimî nivîskar û şîrovekara siyasî ji Londonê me rabû. Rêzdar